بە بڕوای من یەکێتی نیشتیمانی پێویستی بە دانگیرکردنەوە هەیە، پێویستی بە سەرکوت هەیە. لەم دۆخەیە کەوتم دۆخێکی نالەبارە لە کوردستان، پەیوەندی ئەوان لەگەڵ ینی حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتیەکە خەڵکا پەیوەندێکی خەتەر و ئاڵۆزە و هەر ڕۆژێک ئەگەری تەقینەوە هەیە بۆ یەکێتی بەڕای من پێویستی بە سەرکوت هەیە، پێویستی بە بێدەنگکردنی هەموو ئەو لایەنانە هەیە کە بە جۆرێک ترسی لیان هەیە یا بە جۆرێک دڵیان هەیە، یعنی هەتا بەسیترین جم و جۆڵ بەڕای من بە شێوازی جۆراجۆر ڕێگری لێ کاتووە ئەوێت کە یعنی لە هاوکات ژۆکوتم ئەم منطقەیە نفوذی ئێرانە، بۆیە بە جۆرێک ڕێگە نادرێت کە هەر محاولەیە کە نفوذی دەسەڵاتی یەکێتی زەعیفکات، دەسەڵاتی یەکێتی لاوازکات بە بڕامی ئێران قبوڵی ناکات و تەوازنەکە تێگەچێت. بۆیە من پێم وایە کە لێرەیە لە پاڵ بەرژەوەندی ڕاستەخۆ یەکێتیە بۆ هێشتنەوەی دۆخەکە و بۆ ڕاگرنی دەسەڵاتی خۆی بۆ نوعێک تەسفیه حساب لەگەڵ نایارانیە و پامی گیانی پامی ترس و تۆقاندن بە خەڵک کە هیچ شتێک قبوڵ ناکەین باشە، هاوکاتیش مەسەلەیەکە کە تەوازی ناوچەکە بێ لە منطقەی سێمانی دەسەڵاتی یەکێتی لەژێر هەژمونی ئێران و لە بەرژەوەندی ئێران و بە لەم تەوازنە ناوچەی ئیقلیمیە ئەبێت لە پاڵ ئێرانە بێت. بە بڕوای من ئەمە ئەتوانم بڵێم ئەو هینە بوو کە سەرجەم ئەم دۆخەی بەرەو دۆخێکی خەتەرتر بردووە، بەرەو دۆخێکی مەترسیدار بتر بوو، هەم لە پەیوەند بە ژیان و گوزرانی خەڵک، هەم لە پەیوەند بە ناڕەزاتیەکانی خەڵک، هەم لە پەیوەند بە تونکردنەوەی سەرکوت و با بڵێن تۆقاندن لەلایەن یەکێتی نیشتیمانیشۆ کە تا دوێنێ دەستی ئەلەرزی ئێستا بارحاڵ بە هەموو شەوەیەک محاولاتی خۆیە کاتوە بڕام پێم وایە خی فیشکی خۆیەتی یەکێتی نیشتیمانی تەقێنێ، یعنی لەوە زیاتر تەحملی نەئەکردنێ توانین تەحملی ئەم دۆخەکە. بۆیە بە بڕای من ئەم ڕووداوانەی کە ئێسەی بینن ڕووداوێکە پەلەقاژەیەکی یەکێتی نیشتیمانیە بۆی کە بتوانێت دەسەڵاتی خۆی ڕاگرێ و تەسفیه حسابی خۆی لەگەڵ ئۆپۆزیسیۆن لەگەڵ نارەکانی لەگەڵ خەڵک بە جۆرە بکاتەوە فەزاکی سەرکوت و داپڵۆسی دامەزرێنێ.